بەهەشتیش سوبحان الله عادەتی وایە یاخود خوای گەورە وای دروست کردووە ناوەڕاستی بەهەشت لووتکەی بەهەشتە ناوەڕاستی بەهەشت لووتکەی باشە جای تر چۆنە نازانم بکو هەڕەمە بەعەکسی هەڕەمەوەیە بەڵام ناوەڕاستەکەی لووتکەی بەهەشتە لووتکەی بەهەشتیش دەژێش عەرشی خوایایە لەوێ شەو ڕۆژ نییە هەتاو نییە سێبەر نییە بە معنای سێبەر وەتاوێرە خەو نییە کەس ناخەوێ خەو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ برای مردنە خەڵک لە هیلاکیە خەوێ لەوێ کەس هیلاک نابێت تا بخەوێ لە ڕیوایەتێکە هاتووە ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ زەلام هەیە ئاوە شانی دایەوە لە بەهەشتا سەیری باخ و باخاتەکەی بەردەمیەکا موڵکەکەی ئەفەرمێ قەسەم بەخوا 70 دانە ساڵ تاقەتی نییە شانی بجوڵێ بێ 70 ساڵی دنیا ئەمەگە ئیسراحەت و خۆشیە چ باخێک ببینێ جارێ ئەڵێ باخی وای تیا ئەڕۆیتە ناوە مناڵی بچووکی جوان جوان ئەمانەی دنیانین بەهەشتین مناڵەکانی دنیا ئەگەر مناڵی دنیا کە مردی بێت کاتێک کاچێتە بەهەشتەوە ئەویش عمرێ بێ بە 33 ساڵ ها بۆ معلوماتان بە مناڵی ناچێتە بەهەشت ئەویش گەورە بێ چ پیا و چ ئافرە دەبێ بە زەلامێکی گەورەی تەواو ئینجا ئەچێتە ناو بەهەشتەوە بە 33 ساڵی ئەچێتە ناو بەهەشتەوە بەس ئەو منداڵانەی ئەوێ مناڵی بچووکە ئەڵێ مروارین هەڵوەریون ئەوەتان لەنا ئەم باخ و باخاتانەیە ئەمانە خزمەت دەکەن خۆیان بەهەشتین خەڵکی دنیا نین خوای گەورە بۆ ئەوە دروستی کردووە ئەمگە جوای سار دڵیان پێکرێتەوە ئەمانە خواردنیانن ئاو دێنن خزمەت دەکەن فەرمووەکەن وەکو چونکە پاشاکانی دنیا بینی هەموو عالەماوە دەستی بە سنگەوە بۆ گرتوون ئەچێتە حەمامەوەڵێ 2000 جارێ بەس خاولی بۆ گرتووە ئەبێ مەلیکەکان و پاشاکانی ئەو دنیا کە خوا ڕێزیان لێ بنێ ئەبێ چ دەسەڵات و چ حورمەتێک و چ ڕێزێکیان هەبێت بۆتان باس بکەین کەمترین کەسی بەهەش کاچێتە ناو باشتەوە بۆی لە وەفعەکە تێبگەن شایری ئەوە نییە خوا قەسری باتێ شایانی ئەوە نییە ماڵیشی بەنێ